لەگەڵ خانمێکی دەنگخۆش قسە ئەەکەم و باس لە نوێترین بەرهەمیەکەم. ئەو خانمە یەکێکە لە خانمە خۆشەویست و خانمە دەنگخۆشەکان، خاتوون نادیە، بەم دواییانە نوێترین بەرهەمی خۆی بە ناوی سەنەما بە زمانی ئەفغانی بە شێوەزاری داری بڵاو کردوتەوە. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بەرهەمە تایبەتی ئەەکەین و هەروەها کۆی بەرهەمەکانی تر و بەرهەمەکانی پێشووتریشی کە زۆرێکی لە یادەوەری ئێمەیە هەیە. خاتوون نادیە لە ڕێگەی سکایپەوە قسەم لەگەڵەکە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو کوردستان خانم، زۆر سپاس بۆ کوردستان بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆ. هەموو کاتێک هەر لە لووتکە و لەسەر بەرزی بمینێن چاوی بینەران ماچ دەکەم، دانە بەدانە هیوادارم لە هەر شوێنێک بن تەندروست و دڵخۆش بن. زۆر زۆر سپاس. سەنەما ناوی نوێترین بەرهەمی تۆیە. سەنەما مانای چییە و بۆچی بە زمانی ئەفغانی ئەم بەرهەمەت بڵاو کردوتەوە؟ من ڕاستی وەکو زۆربەی کورد گوێ لە هەموو زمانێک ڕائەگرم، هونەری هەموو زمانێک. بەڵێ. بە تایبەت فارسیم زۆر پێخۆشە. لە مناڵیەوە لە ماڵەوە عەرەبی، تورکی، فارسی، هەموو زمانێک ینی هونەر شتێکی زۆر پیرۆزە کە بێ سنوورە. ئەو بەرهەمە ڕاستی خۆی دروست کرا بوو، بەڵام ئەو برادەرە کە ئارتستێکی ئەفغانیە کاتێک کە گوێ لە دەنجی من ببوو زۆری پێخۆش بوو کە بیکات بە دووەت. منیش کە تێکستەکەم خوێندەوە و هەندێک پژنیاری میوزیکەکەم لەگەڵ کرد مۆفەق بووم، چونکە بەڕاستی تێکستەکە زۆر جوان بوو. تێکستەکە سەنەما ینی درەوشە، ما یعنی مانگ، و باز لە خۆشەویستی دەکا، لە پیرۆزی خۆشەویستی و کە لە یەکدا دەبڕێن تەنوێرانە. بۆیە بەلای من بەرهەمێکی جوان بوو و پێم خۆش بوو کە لەگەڵی دیکەم بەدوێت. زۆر باشە. بەرهەمەکە تا چەندێک دەنگدانەوەی هەبوو بە تایبەتی کاتێک کە بڵاوت کردوتۆ لە سوشیال میدیا و فیدباکی خەڵک چۆن بوو دەربارەی ئەم بەرهەمە؟ ڕاستی کوردستان خان، من لە هاوینەوە ئەو کلیپەم تاوا کرد لە کەنەدا. بەڵێ. من حەوت مانگە ئەو بەرهەمەم ڕاگرت بەهۆی ئەو ئینقلابی ئێران بۆ ڕێز و احترامی وەزعەکە و بە تایبەت کوردەکانی ڕۆژهەڵات کە زۆر متەئەسیر بوون بەو بابەتە. ڕامگرت، دڵم نەهات بڵاوی کەمەوە، بەڵام من ڕێگامدا بە مەجید ئەحسان کە گۆرانی بێژەکە لەگەڵ من لە بەرهەمەکە کە ئەو لای خۆی بڵاوی کاتەوە زۆر کاردانەوەیەکی باشی هەبووە، هەم لە لای کوردەکان کە بەڕاستی زۆر خۆشحاڵم کە توانیم مەکاری بکەم بۆ چەند ساتێک دڵی سانەکان خۆشکەم. وەلای ئەویش بەهۆی بە مانگێک تقریبان 100,000 ڤیوی هەبووە. خۆشحاڵم، یعنی من کاتێک کارێک دەکەم لە دڵەوە کارەکە دەکەم و دوای ئەوە حەزەکەم ئەو هەستەی خۆم بەشکەم جا لای من زۆر خۆشحاڵ دەبم کاتێککە کاردانەوەیەکی باشی زۆر باشە. تایبەتمەندیەک هەیە لە ناو کارەکانی تۆیە، ئەویش ئەوەیە کە تۆ هونەرمەندێکیت کە لە دەرەوەی کوردستانە ژیت، لە با بڵێن کاریگەری بێگومان مۆزیکی نەتەوەکان هەیە بەسەرتەوە، بەڵام هەمیشە لە ناو بەرهەمەکانتدا با بڵێن ئەو شێوازە تایبەتیە یاخود کللتوری کوردی و فەرهەنگی کوردی ئەگەر بە شێوازێکی کەمیش بێ لە ناو کارەکاندا ڕەنگەداتەوە کە ئەمە تایبەتمەندیەکە کە لە ناو کارەکانی تۆیە هەیە. زۆر سپاس. حتمما من کتێکی کوردم. من ڕاستە لە تەمەنی 4 ساڵیەوە زۆر بەداخەوە لە کوردستاندا بڕم و زیاتر لە 30 ساڵە ئێستا لە کەنەدا ژیان دەکەم، لە ئەوروپاش چەند ساڵێک ژیانمان کردووە، بەڵام من زۆر شانازی بە کوردبوونی خۆم دەکەم. هەموو کاتێک لە هەوڵی ئەوەدام کە چۆن کوردی باشتر فێر بم، فێرە نووسین و خوێندنەوەی کوردی بوومە. هیچ کاتێک من یعنی لە یادم نەکردووە کە لەکوێ ڕاهاتووم و کاتێک کە هونەریش دەکەم بێگومان شەوقی ئەو هەستەی من دەداتەوە. زۆر گرینگە بۆ من کە یعنی بتوانم
بە ئیفتخارەوە بەنەوەیەک کە خزمەتێک دەکەم کارێک دەکەم کە بتوانم کارەکە سەربەرزانە بێ بۆ نەتەوەی خۆم بۆ کوردستان بۆ کورد. زۆر باشە. کاتی پێ ئەچێت یان با بڵێن بەرهەمەکانت ماوەیان زۆرە کاتت پێویستە بۆ ئەوەی کە بەرهەمێک بەرهەم بهێنیت. ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە تۆ لە دەرەوەی کوردستانیت لەوێ ئیش و کارەکان تۆزێک قورس با بڵێن دێن یاخود بۆ خۆت پێت خۆشە ئەو بەرهەمانە کاتیان هەبێ کاتیان لە نێوانە بێ بۆ ئەوەی کە بەرهەمێکی زۆر تایبەتی بێ و ئەوە بێت کە بۆ خۆت ئەتەوێ. پرسیارێکی زۆر جوانە. من بۆ خۆم هیچ کاتێک لە میوزیکدا نابڕێم. شەو ڕۆژ من بەڕاستی میوزیک لە ماڵی من دەنگ ئەداتەوە. لە مناڵیەوە هەر عشق عێلاقی من بووە. بەڵام ڕاستی بێگومان هونەر شتێکی ئاسان نییە لە ڕووی تەکستە بگرە کلیپی بۆ دروستکە میوزیک یعنی کارێکی ئاسان نییە بەڵام بۆ من زۆر زۆر کارێکی خۆشە چونکە زۆر زۆر خولیای خۆمە. بەڵام لە هەمان کاتیشدا من لە ژیانی خۆم زۆر پێویست بووە و گرنگترین بابەت لە ژیانی من ئەوە بووە کە بتوانم بە خێزانەکەم ڕابگەم. لەخوا بەزیاد بێ دوو مناڵم هەیە دوو کوڕی زۆر جوانم هەیە و بۆ من زۆر جێگای چێژ و دڵخۆشی بووە کە بتوانم کاتەکانی خۆم لەگەڵ ئەوان مەصرفکەم تا ڕادەیە کە بتوانن لە خەم تۆزێک لە خەم دەرچن و بتوان لەسەر پێ خۆیان ڕاوەستن چونکە بۆ خۆ دەزانی هونەر کات زۆر دەگرێت ئەبێ کۆنسێرت بکەی سەفەر بکەی بۆیە هەرچەندە خۆم پێم خۆش بووە و دەرفەتی زۆر زۆر باشیش هاتوتە ڕێگام کە ڕەفسم کردوونەوە بە خاطرەوەی کە پێویست بوو هەندێک تەسمیم بگرم کە لەگەڵ پرینسیپی خۆم دەگونجێن. تەمەندرێژ بیت تەمەندرێژی بۆ خۆت و بۆ منداڵ و بۆ خانەوادەکەشت پێم خۆشە بزانم ڕۆژانە گۆرانی چه هونەرمەندێک زۆر دەڵێیتەوە یان کاتێک کە بۆ خۆت پەروەردەی دەنگی خۆتەکەیت زیاتر ئەو دەنگانەی کە پێیان سەرسامیت و ڕۆژانە پرۆڤیان لەگەڵ دەکەی چێن؟ هونەرمەند زۆرن خۆشبەختانە ئێستا ئەبینم بە تایبەت هونەرمەندی ئافرەت زیاتر بۆ کە زۆر زۆر جێگای دڵخۆشیە بۆ من گوێ ڕاستی یعنی پلەیلیستەکەم ئەگە بگری زۆر ڕەنگا و ڕەنگە. من نەفەرێکە زۆر لە مناڵیەوە حەزم لێ بووە قادری سیاحی بووە کە گۆرانیەکان هەم زۆر زۆر خۆش بوون دەنگی زۆر زۆر خۆش بوو و هەروەها لە بیرەکانی ئێستا بەڕاستی ناتوانم هەموویان ینی زۆریان هەیە مەسەن گۆرانێکی تایبەتی هەیە گوێ لێ دەگرمەوە بۆیە ناتوانم یەک ناو بدەم بە بەڕێزت. زۆر باشە. لە دوای ئەم بەرهەمە لە دوای سەنەما پرۆژەی ئایندەی تۆ چییە؟ هیوادارم بتوانم بەکاری باشتر و جوانتر بێمەلاتەم هەوڵی خۆم دەدەم بەڵام من هەموو کاتێک بۆ خۆمان نەزانین ئەو ماوەی زۆر بەداخەوە زۆر بابەتی ناخۆش هاتە ڕێگای مرۆڤ لە جیهاندا لە کۆرۆنای بگرە لە کارەساتی سروشتی بگرە بۆیە من هەموو کاتێک دەڵێم ئینشاڵڵا چونکە بەیانی نازانم ئایا بە خەبەر دێمیان لە حەز ناکەم قەول بدەم چونکە هەموو ڕۆژێک ڕۆژی خوایە بەدەست من نییە بەڵام هەموو کاتێک من هەوڵ دەدەم کاری باش بکەم ئەگەر هەرچەند کاتی پێ ببا کارێک زۆر زۆر پوختە نەبێت بەڕاستی باشترە نەبێت بۆیە وەکو هەموو کاتێک دەڵێم ئینشاڵڵا. دەستەکانت خۆش بێ تەمەندرێژ بیت خاتوو نادیە سوپاس کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من بووی زۆر سوپاس بۆ تۆ.